21 مانگا هیچ هەواڵێ لە ژیانی ئەو ڕێبەرە نازانرێت و هیچ هەواڵێ لە ئیمراڵیەوە نییە. بۆ ئەمەش لەگەڵ ئەوەی لە ماوەیەکی ڕابردوو سیپیتی بۆ 2 جار بە مەبەستی دیدار لەگەڵ ڕێبەر ئۆجەلان ئاگادار لە ڕۆژی زیندانیکردن چۆتە زیندان. بەڵام ئەوەی جێگای پرسیارە هیچ ڕاگەندراوێک لەو بارەیەوە بڵاو ناکەنەوە، هەرچەندە ئێمە ئاگاداری کە دیدارەکە ڕێک نەکراوە، بەڵام بێ ئەوەی هۆکارەکەی بۆ کۆمەلگای نێودەوڵەتی و گەلان و جیهانی گەلی کورد ئاشکرا بکرێت بە نادیاری ماوەتەوە. ئەمەش بۆتە هۆی ئەوەی گەلەکەمان و ئازادی خوازان لەسەر ڕەوشی ڕێبەر ئۆجەلان درک بە مەترسی و ئەگەری پیلانێکی قێزەون بکەن. ئێمەی ژنان لە سۆنگەی بەرپرسیارەتی و خاوەندارێتی لە ڕێبەرەکەمان ڕای دەگەێنین کە یەکێتی ئەوروپا و کۆمەلگای نێودەوڵەتی خودی سیپیت و تەواوی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ بەرپرسیارن لە هەر ئەگەرێکی نەخوازراوە دەزانین کە بەسەر ڕێبەرەکەماندا بێت. و پێمان وایە ئیمراڵی تەنیا زیندانێکی ئاسایی نییە و ناوەندێکە بۆ سەرکوتکردن و هەوڵدان بۆ شکاندنی بێ ئیرادەکردن و گەلەکەمان کە هێزی بوون و مانەوە لەسەر پێوەستانی خۆی لە ئیمراڵیەوە وەردەگرێت. ڕێبەرەکەمان بە سەرچاوی تێز و هێزی بۆ خۆمان دەبینین. بۆیە دەزانین تورکیا بە ئاگاداری ناتۆ یەکێتی ئەوروپا دەخوازن لە تۆڵەی شکستەکانی ئەم دوایی دەوڵەتی تورک بەرامبەر بە هێڵی تێکۆشانی ئازادی ئەو پەرچەکردارە قێزەونە لە ئیمراڵیەوە بەڕێو ببن.